وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. لە چوارچێوەی هەڵسەنگاندنە ئەو بیر و بڕوانەی کە بووگن بە عەقڵی سەلیمی مردم، یانێ ئەو شتەی کە هەر کەسێک وەکو شتێکی ماقوڵ و جوان و لە بەردڵان و عاقڵانە بەحسیەکە و هەموو کەسێک بە گوێرەی ئەم پێوانە نەزەری خۆی ئەدا مەوزە ئەگرێ و هەڵوێستەگرێ. ئێمە لە دیبێتەکانی ڕابردووە خەریک بووین لەگەڵە ئەم عەقڵە سەلیمە کە بووگە بە باو و هەر کەسێک بەحسی ئەکات قسەمانە کرد. تەسویرێک دوێ کە مخابرە بوو، تەسویر داڵە بە ژنێکی پێشمەرگەیەکی کوژیاگ لە شەڕە داعشە. لەکوێ لە کوردەواری داگیرکریاگ لەلایەنە کۆرپۆریشنە عێراقیوە. ئێمە چون معتەقدین ئەوەی بەری بە ئێمە گرتگە ژیانێکی دروست و ئینسانی و کوردانە بکەین، هەبوونی عەقڵی سەلیمی سەقەتە و ئەمە کاری لەسەر کریاگە ئێمە وامان پێهاتگە گەرەکمانە هەر ئەم دیاردەیە بەڕەسیکەین. ئێمە بزانین ئەوەی کە ئەکوژرێت بە ناوە پێشمەرگە سەربازە وەتەنە یا سەربازە کەسێکی ترە، شەهیدە مەردمە یا شەهیدە کەسێکی ترە. بزانن ئەهەمیەتە سەربازە وەتەن وا لە ئەمەی کە سەربازە وەتەن ئەوەنە عاشقە خاک و مەردمەکەیەسی کە حازرە لە پێناوە خاک و خۆشەویستیە مەردمەکەی گیانە خۆی بکا بە هەدیەتیان. جا ئیستا ئێمە ئەمانە تعریفکەین و تا بزانین ئێمە چەنێ لەمانە تێگەین. تماشاکەن تەسویرێک کە ئێمە لە پێشمەرگە هەسمان، ئەم تەسویرەسە کە من دوای لێدانە ئەم فیلمە بە ئێوەی ئێژم. ئەمە ئەو خانەنەسە شەڵا پیاگەکەم لەسەر دزی بکوژریایە، لە شەڕە داعش نەکوژریە. ئەم خوڕینە ئەم ژنە لە چیوە تێت؟ با من بێژم پێتان ئێمە یە تەسویرێکمان هەز لە فیلم و لە ئەوزاعی بەناو سەرباز و سەربازە وەتەن، بەڵام با بڕۆینەوە بۆ ئەدەبیاتە ئەم ئەحزابە کە کەسانێک کە چوونە ناوەم حیزبانە بوون بە پێشمەرگە یەکسری ئەدەبیاتیان دروست کرد کە تەکە مەرامە حیزبەکەی خۆشیان نێ خوارد. وەکو چی؟ وەکو ئەی پێشمەرگەی هەڵمەت بەرەی جەنگاوەری دڵ ئاگرین، ئەی شۆڕش گێڕی چەکلەشان بەبیر و بڕوا پۆڵاوین، تۆی کە شۆڕشی کوردستان ئەبەیتە پێش هەنگاو هەنگاو بێسرەوتن تا دوا بواری سەرکەوتن. کەواتە شۆڕشی کوردستان. من پێشمەرگەی کوردستانم، ئامادەی جەرگەی مەیدانم، بەسەر و ماڵ و ژیانم ئەی پارێزم نیشتمانم، دەست لە چەکم چەک لە دەسم، هەڵ ناگرم یا سەرەکەوم یا ئەمرم. یا مەسەڵەن هۆکاکی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمان، ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوردی سەرزوبان، بیر و بڕوا و تفەنگت ماوەی خۆڕاگرتنە، بەردەوامیش لە خەبات
نیشانەی سەرکەوتنە. خۆ تۆ لە گرا دیت عنسورێ بەناوە نیشتمان، ئەو تعبیرە غەڵەتە لە وەتەن ئەکرێ، لە سەرزەمین ئەکرێ. عنسورێک بە ناوی کوردستان، ئەو تعبیرە غەڵەتەوە، ئەو ناوە غەڵەتەی کە لەسەر سەرزەمینە ئێمە دانریاگە لەگرا بەرجەستەیە. نەیوت من پێشمەرگەی پارتیم، نەیوت من پێشمەرگەی دۆکراتم، نەیوت من بۆ ڕێباز سوسیالیزم خەریکم خۆم ئامۆ کوشت. لەگرا هەر کردیە زەهنە تۆ وتی ئەمە پێشمەرگەی نیشتمانە. خۆ ئەمە ئەو زەهنیەتەس کە لە تۆ دروسی ئەکەن وەکو هەر سەربازێک، وەکو هەر وڵاتێک. تۆ دیاردەیەکت هەست بە ناوی پاتریۆتیک بوون بە ئینگلیسیەکەی، بە گۆرانیەکەی ئێمە تەرجمەمان کردەوە بەکەی لە وەتەن بوون، پڕاوپڕبوون لە وەتەن. ئەمەی کە ئەمانە پێئێژە نیشتمان پەروەر وا جواو ناتۆ. بزانن ئەساسە دروستکردنە ئەرتەشێک و هێزێکی نظامی بۆ دەوڵەتێک ئیشێ لەسەر ئەم تاریفە وێسیاوێ. بزانن بۆ ئاڵا مهمە. مەسەلەن پارلەمانی حەلیمە کوردستان و پارتی گوتیان هەرکەس بە هیماکانمان تۆهین بکە زندانیەکەین، گرەکیان بۆ بیکەن بە قانون. تۆهینە بەچی بکە؟ یەکێک لەو هیمانە چییە؟ ئەو شتەسە کە ئەمان پێ ئێژن ئاڵا پەرچەم، ئاڵا پەرچەم. بزانن تو هەر پێکەنینت تێ بەم پەڕۆقێزەونەی کە ئەمانە پێی ئێژن پەرچەم. بۆ ئیسە من تۆزیح دەم. بزانن سەربازە وەتەن کەسێکە کە بۆ خاک سەرزەمین و مەردمان ئەو سەرزەمینە ئەڕوات بۆ خزمەتکردن لە ژیرە ئاڵای ئەو سەرزەمینە. ئەوەی فەرماندەی ئەوە ئەو ئاڵاسە کە نیشانێکە، سمبولێکە لە خاکی لە مەردەمی. تەوەجۆکەن. سوال: پێشمەرگەیە کە سەربازە وەتەن بێت مترێ لە خاکە وەتەن نادا بە هیچ بێگانەیەک. وەختێ مەسئلەی وەتەن بێتە بەرەوە، مەسئلەی سەرزەمین بێتە بەرەوە، قسەی هیچ فەرماندەیەک و هیچ سەرۆکی قبول ناکە ئەگەر بووی خیانەتی لێ بێت، چون سەربازە وەتەنە، چون سوێندی بە ئاڵا، بە پەرچەم، بە خاک و بە قەداسەتە ئەم سەرزەمینە خواردەکە. بۆیە شغڵی بووگە بەمە. جا ئێستا من بەر لەوەی ئەمە بکەم و با من نوکتەیەکتان بۆ بێژم. لە ساڵە 1860 لە ئیاڵەتە متحدەیە ئامریکا شەڕە ناوخۆی دەسی پێکرد. ئیاڵاتە شۆمالی لەگەڵ ئیاڵاتە جنوبیە بووە شەڕێ. ئیاڵەتە شۆمالی کە ئیاڵەتە دەوڵەت بوو، سەربازی خست بە ئەستۆی هەر پیاگێک کە ئەتوانی ئەسلحە هەڵگرێ و دەبوایە بڕوایەتە جبهەی شەڕ. بەڵام یەک شەرتی تێخست کە ئێستەیە، ئێستەش جێگەی بەحسە، ئێستەش جێگەی کێشەس و ئێستەش قسەی لەسەرەکرێ. ئەویش چی بوو؟ هەر کەسێک کە نایەت بۆ شەڕ ئێشێ $700 بدات و کەسێ بخاتە جێگەی خۆی، $700 بدا و کەسێ بخاتە جێگەی خۆی. لێو دووە ئەم سوالە دروست بوو. ئەو کەسەی وە بە جێگەی کاورایەکی پوڵدار کە خۆی نەچێ بۆ جبهە $700 گرتگە، $700 1860 پوڵێکی یەکجار فرەس. $700 گرتگەوە لە جێ ئەو چووبەسە جبهە وە کوژیاگە، ئەمە سەربازە مەردمە ئامریکاس یا سەربازە $700؟ تەبیعەتەن
ئەوەی پاڵی بەم ئینسانە نیاگە چووگەسە ئەو شەڕە سەرزەمین دۆستی دەوڵەت دۆستی خاک دۆستی نەبووگە $700 بووگە ئەمانە شەهیدە هیچ کەسێک نیەن شەهیدە $700 تۆجۆتان کرد لەم مێژووە کە بەحسم کرد سەربازانە یاڵەتە متحدەیە ئەمریکا چوونە شەڕە ڤیەتنام بەرە قێزەونیە ئەرتەشە ئەمریکا لە جنایاتە شەڕە ڤیەتنامە دەرکەوت ملەتە ئەمریکا لە بەرامبەر جنایاتە سەربازە ئەمریکایی خۆی نەکردە ساحەوی و وەختی هاتن و دانیانە بەرە تەماتە و جمین و حەملەکردن بە سەربازەکانە ئەمریکا لە ساڵە 2003 حملەیە ئەفغانستان و عێراق ئەوەی هات عێراقی داگیر کرد ئەرتەشە ملیە دەوڵەتە ئەمریکا نەبوو کۆمپانیە بلاک واتر بوو ئەرتەشە خصوصی بوو بزانن هەرچی شتە حرفەیی کریاگەسۆ ئەرتەشی بوونە حرفەز تۆ هەروە وەختی ئەخۆی لە تەڕ و ئەخەفی لە وشک و ئەڕۆیتە ناو پادگان و تێیت و مەعاشە $500 ئەگریت شغڵە تۆ ئەمەسە ئەگەر شەڕکریا تۆ شەڕکەرە حرفەیت تۆ شغڵە شەڕکردنە و تۆ ئیشێ بڕۆی و ئەمە هیچ منەتێکی بەسەر خەڵکیەوە نییە چون تۆ ئەگەر نەڕۆیتە مەیدانە شەڕ دادگای نظامیت ئەکەن یا هەل لە مەیدانی شەڕات کوژن چون قانونە ئەرتەش واسە پس لەگرا کەسێ بدێهکارە کەسێک نییە کاورە حقوقی دەتەدە ئیستە ئەوانەی لە بریتانیا چوبنە شەڕ ئەفغانستان و عێراق هەرتێک قاچیان پەڕیگە یەک قەران ئەزافەتر لە دەوڵەتە بریتانیا ناسێنن بابەتەوەی قاچی پەڕیگە یا بابەتەوەی کوڕەکەی کوژیاگە کاربەندە ئەرتەشوگە ساڵی 30,000 پۆند حقوقی سەنگە 40,000 پۆندی سندگە تەواو ڕیاوە بابینە سرە ئەم شەهید پەروەریە وا جمهوریە ئیسلامی کردیە باو لە منتەقە شەهید پەروەری ئایا پێشمەرگەی پارتی و یەکێتی سەربازە وەتەنن؟ سوال یعنی ئەمانە خزمەتکارە پەرچەمن یعنی لە پێناوە پەرچەمێکە کە دان نەکەفێ کە نیشانەی کەفتنە سەرزەمینێکە سەدان نەفەریان ئامادەن بڕۆن بە گەروی دوژمنە پەرچەمەکە فەقەتە جواو نە وانیە بۆ وانیە چون هیچ کام لەم پێشمەرگانە شتێ بەناوە وەتەن ناناسن پێشمەرگەی پارتیە پێشمەرگەی مەلا مسەفای بارزانیە پێشمەرگەی مەسعود بارزانیە جەلالیە پێشمەرگەی جەلالە ئەمە شەهیدە ڕێگەی چییە؟ ئەمە شەهیدە ڕێگەی دۆلارە با مثالێکتان بۆ لێبێ مەولانە داستانێکی هەست باسە ژنێک ئەکات و کەنیزە ماڵە کاورایەکی دەوڵەمەند کەنیز ئەم کەنیزە گوێدرێژی ماڵی بۆ کارە جنسی بەکارەوەرد ڕۆژێک ساحێو ماڵ یعنی ساحێوی کەنیزەکە ژنە ساحێو ماڵ خۆی داگرت بزانێ ئەم کەنیزە چییەکە لە تەوێڵەی ئەم گوێ درێژە ئەم کەرە تماشای کرد ئەو ژنە خەریکە فعلە جنسی و کارە جنسیە لەگەڵ کەرەکە ئەوە نە فەزای شەهوانی بەسەری و زاڵ بوو فقەت شەهوەتەکەی ئەدی و ئاهوناڵەی ژنەکەی ئەدی وەسوەسە بوو حەزی پێکرد وتی با منیش تاقی بکەمەوە ئەم شتە خاسە
چوو تاقی بکاتەوە وەختی فعلەکە سوورەتی کرد سایزە گوێ درێژەکە گەورە بوو و دڵ و جەرگی ژنەی دەرهاورد. کەنیزەکە هاتە سەری وتی وا شەهوەت کوێری کرد و کوولەکەکەی نەدی. کەنیزەکە لەبەر ئەوەی کە بیکاتە سایزە خۆی کوولەکەی بەکار بردو. ژنە ئەرباب بووە شەهید ڕێگەی ئاڵەتە تەناسولیە گوێ درێژ. ئەمانەی ئێوە شەهید دولار و پارتی و یەکێتین، ئەوەنە بۆیان نەوردگە لە وەتەن. ئاها دیت لە شەنگال چۆن دەرئەچوون؟ لەبیرت دێ لە کەرکووک چۆن دەرئەچوون؟ ئەگەر کاورا سەربازە وەتەنوێت مەسعود بارزانی سەهلە خوا فەرمانی پێ بدایە کەرکووکی چۆڵ ناکرد، خوا فەرمانی پێ بدایە شەنگالی چۆڕ ناکرد، چون ئەو وەتەن معنای بوو پێی بوو بۆی. خزمەتە لە ژێرە پەرچەمکردن معنای بوو بۆی. دەی ئیستە چی ئەخرێتە ناو زەهنە ئێوە؟ ئەمەی کە تۆ فکر ئەەکەی نقطە زەعفێکە لە پارتی و یەکێتی دۆزی گەسۆ تۆ ناتوانی سابت بکەی ئەمانە چەنی جنایەتکارن. تێ ئەمە ئەکەیتە بیان و ئێژی ژنە پێشمەرگەیەک دایبی و لەعلێکی گرکەسە دەس و ئێژە شووەکەم بریا لە دزی بمردە. شووەکەت هەر لە دزی مردگە دادەگیان. شووەکەت هەم دزوگە هەم ئینسانە بێموستەوایەکی تفەنگچی مەسعودی بارزانی وگە. بۆ ئێمەی ئومەتە کوردی نە مقەدەسە نە ڕەحمەتگووی قەبرەکەی ئەەکەین. کاورایەک و بۆ شغڵ و بۆ دەرامەد خۆی و بۆ سکک و خۆی چوو دریا بەر فیشەک و مرد. نە فاتحەی بۆ ئەخوێنین، نە بۆمان مهمە نە بۆیشمان مهمە ژیانە تۆ بەرەو کوێ ئەچیت. بە عینوانە ئەوەی کە تۆ فکر ئەەکەی ئینسانە مقەدەسێکی دەینێکی گەورە دواوەمە لە ئێمە. نە شووەکەی تۆ نە ڕەفیقەکانە شووەکەی تۆ لە هەر کوێکە ئەم سەرزەمینە تێتێگیریە مەوجود نەبوون حەجیان نەکرد. شووی تۆ و ئەمسالە شووی تۆ مەعاشە پێشمەرگە تفەنگچیە پارتی بوون پێش دەرکەبوون ئەگرن. شووی تۆ و ڕەفیقەکانە شووی تۆ نەدی بچووکترین مخالفت بکەن لە بەرامبەرە فەرمانە سەرکردایەتیە ئەحزاب دروستکریایان بۆ نابوودیە سەرزەمینە کورد. تۆ لە جەریانە ئەنفالە نەدی یەکێخە بگرێ بە بنەماڵەی بارزانی، لە جەریانە ئاشپەتاڵە نەدی یەکێخە بگرێ بە بنەماڵەی بارزانی، لە جەریانە کوشتارە هەڵەبجا نەدی یەکێخە بگرێ بە یەکێتی بە پارتی. ئەوانەی تۆپیان ئێژی پێشمەرگە و فکرەکەی مقەدەسن. ئەمانە نەک مقەدەس نین، ئەمانە جێگەی بەردەبارانکردنن بۆ خاتری ئەوەی کە ئەمانە ئایدڵ و بوتە غەڵەتن. بۆیە لە سەرزەمینە ئێمە سەردار و دڵاوەر و ژنەڕاڵە گەورە و سەربازە وەتەن نایەتە دەرەوە، چون ئەمسالە ئینسانهایەکی بێموستەوای وەکو شووەکەی تۆ بەخۆی ئێژێت نیروی نظامی. ئەو نیروی نظامی سەرکوب بە کوردیەت و سەرزەمینە کوردەوارە، نەک نیروی وەتەن. ئەگەر نیروی وەتەن بوایە لە پێناوە دانەکەوتنە پەرچەمە وەتەنە بە هەزارانیان لە بەرامبەر فیشەک و ئاگەرە دوژمنەویسیە. تۆ دیت وەکو سەگە شکەست خواردەگ لە کەرکووکە لە حوشتر تێشتر دەرەچوون. شووەکەی تۆ و ئەمسالە شووەکەی تۆ لە دووس خوڕمات و خانەقەینا وەکو حەیز دەرەچوون. ئەمانە سەربازە وەتەن نین. سەربازە وەتەن ناوێسێت خیانەت بکا سەرزەمین بداوە دەسۆ بێژە فەرماندەکەم دەستوری پێدام. تۆ یەک گەوادە پێشمەرگەت نەدی کودتا بکە، کودتا بکات و بێژێ من ئەم حقارەتەم پێی تەحمل ناکرێ، بەڵکو گشتیان ئیبنە نادروسن، ئیبنە پوڵن، شەهید ڕێگەی ناوپای کەرەکەن.
حەڵیت بوو ئەمانە بە ئێمە مەفرۆشنەوە بنەماڵەی بارزانی ناوێ ئەسڵەن پوڵ بە ئێوە بە شتێک کە فرەز مزورە تفەنگچیە خوێڕیە ماستاو چییە فرەس ڕژیاگە وەکو تەڕەت و ڕژیاگە بۆ چیەشێ نازە تۆ بکێشێ ئەو دایبیە بەسرە تۆی شۆ زیاوە تۆ نازە چییە فروشی داعش بمانی خواردە داعش دژمنە کێ بوو سەرزەمینە ئێمە چۆن دژمنە سەرزەمینە ئێمە بوو چۆن مەسعود بارزانی داعش نییە چون نایاڵێ تۆ ڕووسەری کەیتە سەرە داعش بەهاتایە چه ئەتەفاقێکە کەفت تەواوە مردمی ئەکوشت چی ئەکرد داعش بەهاتایە نەهێشت تۆ دەمە قۆپان کەیتە پێ و کوردی قسە بکەی نەهێشت شووی تۆ چوو مەسعود بارزانی بپارێزێ نەمایش بۆ مەسعود بارزانی بکە و تەعاتر بکات ئاغایە یامور عەلی تۆ گەوا دەکوێ تورکەمەنە کوێ یامور یا تورکیە یعنی باران تۆ گەوا دەکوێ ئیبنە گەواد خاش گوێ بگرە ئەگەر ئەوانە پێشمەرگەی وەتەن وایانە خۆ گەوادی وەکو تۆی تورکەمەن لە سەرزەمینی کوردەوارە نەیەتوانی دانیشێ چۆنە لەم سەرزەمینی کوردەوارە یەک پیاگیتیانە وەختی تۆی تورکەمەن کرک ئەجەڕێنی لەم سەرزەمینە باسی تورکیەکەی و پەرچەمە تورکەمەنی بەرزەکەیت و یەک پیاگی کەی لە وەتەنی تیانە بوو تۆ بتۆپێنێ ناوی خیابانە پێشمەرگە پێشکەشە یەک ڕۆڵەی کوردی تیانە بوو تۆ بتۆپێنێ ها ئیبنە قەحبە تۆ تورکیەت ئەوەنە بحرانە هۆڤیەتیەز لە توالەتەکەیشە پەرچەمی تورکیەی دانیاگە وەلێ لەم سەرزەمینی ئێمە یەکدانە کوردە خاوێن نەماگە تا بکا بە قەپۆسی توە لە کەرکووک و لە هەولێرا وەکو سەگ بتۆپێنێ ئیبنە تورکەمەن یامور عەلی ئێمە نە سەربازە وەتەنمان هەست نە تعریفێکمان لە وەتەن هەست نە تعریفێکمان لە کوردیەت هەست ئەنا گەوادی ئیبنی گەوادی وەکو تۆ لە سەرزەمینە ئێمە نەیەتوانی زەندگی کاوەژیانکە هەڵی بووین ئەگەر ئێمە پیاگ لە سەرزەمینمان بوایە یەک داگیرکرد نەیەتوانی قاش بخاتە ناوە خاکمان ئێمە هەرچی شتمانە پیتە خەنەزم لەبەرەوەی مەسخەرە بکرین من دیسانەوە تەئەکیدی ئەەکەمەوە ئێوە ئێشێ بفەهمن قداسەتە کەسێک کە ئەمرێت بۆ خاکێک وا لە چییە وا لە ئەوەی کە ئەم ئینسانە ئیبنە قەحبە تۆ دانێ تورکەمەنی هەڵی بووی ئەگەر ئەم شۆڕشی ئێمە سەرکەوت با بزانی ئەوەڵ دەفە قاچمان لە هەولێردا ئەگرین و ئەمسالە گەوادە وەکو تۆ پاکەکەینەوە و با خاس بزانیت هەڵی بووی ساحەیە ئەم کوردەوارە ئێمە پاک ئەەکەینەوە یامورە عەلیە تورکەمەن تۆ فکرەکەی ئەتوانی فیتنە بکەی لە ناوەی ئێمە تۆ فرە پێت ناخۆشە ئەمسالە بارزانی و یەکێتی و پێشمەرگە قەحبەکانی لەبەینچن چون بەمانە سەرزەمینە ئێمە نابوود بووگە و بەمانە ئێمە خەسیاگین و تۆ حەیتەرانەکەی لە سەرزەمینە ئێمە ئەگەر پیاگی تیاوایە ئەو هەولێر و کەرکووک و سلێمانیە تۆی گەوادە تورکەمەن نەدەتوانیەوە حەیتەرانکەی و پەرچەمە تورکەمەنی و بابا ئۆردوغانت و باوکە چەنگیزتۆ نەدەتوانی لە خاکە ئێمە وا دەمدرێژوێ هەڵێ پس ئەوەی لە ئەقڵە سەلیمە ئێمە کێشە دروست ئەکا ئەمەسە بۆ پێشمەرگە مقدسە سەربازە وەتەنە ئەگەر سەربازە وەتەنە لەکوێ سەربازە وەتەنە تۆ لەکوێ دیت سەربازێکی کورد لە سەرزەمینی ئێمە هەڵەیەک بە سەربازێکی وەتەنی 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 بە سەربازێکی وەتەنی
بەناوە پێشمەرگە ئێستا دەمانچەی دەربە هاوردایە بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی بکوشتایە بیوتایە ئێوە شنگالتان داوە دەسۆ ئێوە هەڵەبجەتان داوە دەسۆ ئێوە کەرکووک و خانەقین و دووسخۆرماتوتان داوە دەسۆ ئێوە دەوڵەتی عێراقیتان دروست کرد بەمە ئێژن سەربازە وەتەن ئەفەهمی کاکە تۆ حاڵی دەوێ تۆ بۆ دانەیە پازدار و جاش خەفیفەت نەکردو بە سەربازە خوات نەتکردو بۆ شەهید خوات بۆ یعنی ئەگەر جمهوریە ئیسلامی لە کاتی سەدام حوسێن و شەڕەکەیە شارەکانی بگرتایە سلێمانی و هەولێری بگرتایە سەربازە ئێرانی تەجاوزی نەئەکردوە ژنە ئێوە باعی کرد یعنی ئەگەر سەربازە ئێراقی سنەی بگرتایە تەجاوزی نەئەکردوە ژنی سنەی باعی کرد ئەی بۆ لە نەزەرە ئێوە کوژیاگەکانە شەڕە ئێران و عێراق شەهید و کورد نیەن چ فەرقێکی هەست وەسە داعش چ فەرقێکی هەست پس لەگرا تۆ یەک ئیرادە گەورە ئەوێنیت خلتەوێنی کەسێک کە نازانێت چۆن ڕەخنە بگرێت ئێژێت ئەوە بارزانی حەچێ ناداوە بنەماڵەی شەهیدان دەستی خۆشوێ نایدات شەهیدە خاک نییە نەمانە شەهیدە کێ شەهیدە دۆلار شەهیدە نەفسانیاتی شەهیدە حیزیەتی خۆی شەهیدە خوێڕیبوون خۆی شەهیدە چیە ئەمە شەهیدە خاکە وا لە بیرتان ڕۆژەکەی کەرکووک بەر لەوەی هەشتە شعبی حملە بکە ڕوودا و تن فیلمی بڵاوە کردو خۆ بەخش هاتکە و خۆ بەخش ئەچێت و کاورا فشە فشیە کرد بە ناوە کەرکووکا و پیرەژنی نیشان ئەدا بە فێسەکەی سەریوە و بە سەروێنەکەی سەریوە و 75 داگە لە خۆی هاتوو ئەچوێ و بابێن وەکو یاروانە ئەفرین پیرەژنەکانە ئەفرین ئەو مراوین ئەڕۆنە لێوە لۆقە ئەزیە بەریە خوا دەدەم ئاخێ خۆ بەرە نادەم ئاخێ خۆ بەرێ نادەم و دوو چەقانە بەریاندا ئەوانەی کەرکووک دوو فیشەکیان نەتەقاند کابرا ئەگە سەربازە وەتەنوێ تعریفی لە کوردەوار بوێت بزانێ ئاڵای کوردەوار یعنی چی لە ژێرە فەرمانە حەج گەوادێک ئینسەحاب ناکە لە مەیدانە شەڕا خاک ناداتە دەسۆ بە هیچ سوورەتێ خاک ناداتە دەسۆ وەلێ ئێوە دیتانەمانە لە شنگال کێشەیانە دووە ئێوە دیتانەمانە لە دووسخورمات و کەرکووک و مووسڵ و خانەقین کێشەیانە دووە یەک نەفەر ئێعترازی نەکرد یەک فەرماندەی پێشمەرگە دەستی لە کار نەکێشاوە فیشەکێکی نەدا لە تەپڕی سەری خۆی دانەی لەمانەی تەرەور نەکرد و نەیکوشت لە سەرزەمینە ئێمە ئینسانە کوردی سەرزەمین دۆستە کورد کە پڕ بێ وەکەیل بێ لە کوردیەت نییە کێدای لە ئیسحاق ڕابین کوشتی کاورای جوولەکەی تنڕە و کوشتی پێشمەرگەی پارتی و پێشمەرگەی بارزانی و پێشمەرگەی یەکێتی و دەردە چی ئەخوا وەختێ لە خیابانەکانە خانەقەین هەشت و شعبیتی هەڵدانە مردمەکە و دەردە چی ئەخوا وەختێ لە کەرکووکاتی هەڵدانە مردمەکە تیتووە دەرد چێ خۆی گەوات قاسم سولەیمانی ئاغایە ناو یۆنانی آخر هەنێ کەر و گا و مانگا وانە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق نییە مەجلسە گەورە نەچووگە هەروە لە خۆی و دای ئەخا قسە مەرتی کەی ئەحمەق قاسم سولەیمانی ڕەهبەرەکانی تۆ و ژنە ڕەهبەرەکانی تۆی ئاوس کردو بیدایە لە دەرگای ژنە هەر کامیان نەیانەوتنە حەڵی بووی ناوە قاسم سولەیمانی نێری کوڕی گەواد مەسعود بارزانی دوتی قاسم سولەیمانی نەوایە داعش گشتمانی ئاوس کردو بڕۆم قسەکانی بێرم تۆخمە حیز عادەتتان کردگە گاڵەی دەمتانەکەن و کەسێ ناداتە ناوە دەمتان
هەس ئێمە ئێشێ کارێک نەکەین هێزە کوردی خۆمان زایف کاتەوە. تەمامە هیماکان و سیماکان ئەم حیزبانە هیما و سیمایەکن کە ئێمە کاولەکەن بۆ لە سەرزەمینە ئێمە دانێ پیاگ کورد هەڵناسێ لە بەرامبەرە خاک و سەرزەمین و کوردیەتە دوژمنە کورد بکوژێوە نابوو دیکە. بۆ خاتری ئەوەی ئەم حیزبانە وایان کرد ئەم حیزبانە ساختەی دەسە ئەم دوژمنانە بوون. و ئێمە لە هیچ کام لەمانە تێنەگەیگین. کابرا هەر لە خۆی وە ئێژێت ئاڵای کوردستان پیرۆزە بۆیە ئێمە فیفیمان تێ بەو پەڕۆ بۆ گەنەتان پێیێژن ئاڵا دەی تۆ ئەگەر پیاگ وایەتە بۆ ئەو ئاڵا دوو نەفەرە داوە کوشت بۆ ئەو ئاڵا تۆ ئێژێ حیز وە خاڵۆی خۆی فێرە تۆ بۆ ئێمە دەمە درێژە کوڕە قەحبە بۆ دوژمن و کورد دەمە درێژ نییە ئاڵاکە و توالت ماڵ ئەکەن و فڕێ دەنە گشت جێگەیە دانەیەکتان چووە تورکیە ئاڵاکەی دەرهاورد کاورایەکی 70 ساڵەی تورک گرتووی نیە ژێری لەقە فیلمەکەی ئەگێڕیا بڕۆ ئاڵای هەر وڵاتی گەرەکتە لەو هەولێرە هەڵی بە ئەگەر دانەیە پیاگی تیا و بێژێگرا سەرزەمینەیە مەستۆ بۆت نییە دانەیەکتان بە سەفەر چوو بوو فرە حەستانە لە ئەسەمۆڵ و خۆشتان تێ بڕۆنە ئەسەمۆڵ بگەڕێن فیلمەکەی مەوجودە ئاڵای کوردستانی دەرهاوردووە و ئاڵا حیزەی بارزانی گرتوویەوە دەست و عەکسی لێ بگرێ تورکەکان گرتیان دایانە بەرە شەق پێلەقەی خراویان پێکێشا پۆلیس نەوایە کوژیاوە تۆ تورکەمەنە حیز وا لە پاڵە دەستان لە هەولێرە وا لە پشتە پانتۆرکیزمە گەوادی وەکو خۆی نییە تۆ زاتن نییە بنواری پێ بۆ لەبەرەوەی پیاگ نەماگی لەبەرەوەی ئەقڵەتیانە لەبەرەوەی سۆزە وەتەنەتیانە لەبەرەوەی ئەسڵەن نازانی سەرزەمین چییە لەبەرەوەی ئەسڵەن بۆ وجودە ئینسانیە خوات ئەرزش قائل نییە ئەرزش قائل نییە تۆ حەجی نییە یامورە گەواد دیت تورکەمەنیت جا ئەگەر تۆ لەگراوایە تا ئێستا ئێمە ئەو پەرچەممانە حەواڵەت ئەکرد تا لە دەمە بێتە دەر دەیخۆ کەسێ ئەم قسانە ناکا من مەجبورم بیکەم گشتی من مەجبورم بیکەم ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ مەجبورە بیکە ئەم حماقەتە بەچی ئەشکێت بەچی ئەشکێت بە جمێن بە پێلەقە بە فیشەک بەچی ئەشکێت بەچی دەست لەم جەهالەتە هەڵەگرن بابا گیان ئێوە قداسەتەکانتان گشتی درۆزنانەس شەهیدتان درۆزنانەس پێشمەرگەتان درۆزنانەس کوردبوونتان درۆزنانەس کوردایەتی کردنتان درۆزنانەس هەرچی چتدانە درۆزنانەس بریا ئەوەنە ئیمانتان بووایە دەی ئەم گشتە حیزە بە ناوی پێشمەرگە خەریکە مەعاشە خوا 500,000 چۆن لە هیچ کوێیەکە وجودیان نەو ئێمە کوردیەتیان تیا بوێنین بابا یەک نمونە بە گوڵێ بەهار نایە تۆ یەک نمونە بووگە لە ناوی 500,000 حیزە گەوادە پێشمەرگە یەک نەفەر نەوێ کوردستانی وێ کوردەوار وێ کورد وێ یەک نەفەر فەرماندەیەک جورئەتیشی نەوایە لە شەڕا شکستی بخواردایە فیشەکێکی دابایە لە خۆی وەکو ژاپۆنیەکان هاراگیری کردایە کورە یەک نەفەر لە کار دەسی بکێشایەوە سەرکوڵمە خۆی ڕەش کردایە کودتا پێشکەشە دەسە لە کار کێشایەتەوە چۆن من باوەڕ بکەم تۆ بوو ئەم سەرزەمینە خەریکی بابا ئێوە مشتێ چەتە نۆکەرە دەوڵەتانە منتەقەن نادرۆست گەرەکتە ئەوە بە ئێمە بفرۆشی تۆ من ڕێزە تۆ حەج ڕێزێکە بۆ من نییە تۆ گەوادی قەحبەی ئیبنە دۆلاری ئیبنە ناوگەڵی ئیبنە هەوەسی شەهیدە چی تۆ مشەخەسی بکە بۆ من بێژە شەهیدە چیت
خۆتۆ ئەگەر قسەی من نافەهمی قسەی ئیسلامێتی ئەفەهمی نافەهمی نەقڵە ئێژن لە یەکێک لە قەزەواتە پێغەمەرە چوونە ڕاسەرە کاورایە وتیان شەهیدە پێغەمەر وتی شەهید نییە ئەم کاورا بۆ خوا نەهات شەڕکە بۆ غەنیمەت هات شەڕکە هات لەم شەڕە بەشداری کرد لەبەرەوەی غەنیمەت بووە سەربازە ئەمریکایی وا بۆ 700 دلار چووە ناوە جبهە کوژیا شەهیدە 700 دلارێوە حاڵیتانە سەربازە وەتەن خۆ ناکێشێتە دواوە سەربازە وەتەن خۆ جبهەی شەڕ جێ نایڵێت سەربازە وەتەن بە فەرماندەی خائنە خۆی گوێ نادا ئوسولی هەست خاک ناموسە شەرەفە پەرچەم شەرەفە ناموسە ئەسلحەی شانی شەرەفە ناموسە داینانێت ئەفەهمن قەوانینە سەربازیە جەهان چۆنە ئیشی چه شکڵی وێ دەی چۆن ئەم حیزە گەوادانێت و ئەهر جبهەیەک چوون لەگەڵ داگیرکەرەم سەرزەمینە شکەستیان خوارد دەرچوون قوچانیان هەڵاتن گەوادەکانە گریلات گشتی جبهەکانیان چۆڵ کرد چۆن ئەمانە سەربازە وەتەنن هەر لەبەر ئێوەی ئێوە بزانن چی واقعیە چی واقعی نییە 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر 5 نەفەر ڕۆڵەی ئەهوازی من ناوم نییە گەلادیاتۆرەکانە ئەهواز هەر ئەو دەقیقە کە دایان لە ڕژەی ئەرتەشە ئێران و سپای پاسداران ڕژەی نظامی ناوە خیابانە ئەهواز 24 نەفەریان تۆپاند 50 خوردەیەکیان زەخمی کرد 5 ڕۆڵە ئەم حیزبانە فەورەن مەحکومیان کردیان تەرۆریستیە یاڵەتە متحدەی ئەمریکا وتی تەرۆریستیە شۆرای ئەمنیەت وتی تەرۆریستیە وتیان کارە خود جمهوری ئیسلامی لەبەرەوەی مردم سەرکوب بکە من هاتم مەسئولیەتی من گرتە ئۆهدە و وتم دەستیان خۆش بێت ئەمە کارە ڕۆڵەکانە ئەهواز بوو من لەکوێ زانیم لەوەی حرەکەتێک کە کردیان جدی بوو پۆرتە دەوڵەتە ئێرانیان شکاندە بوو نەمادینتەرین حرەکەتیان کرد لە شەڕێکی گەریلایە دایان لە تەسویرە قودرەتمەندە دەوڵەتە ئێران حکوومەتەکان ڕژە ئەچن لەبەرەوەی هێزت دەسەڵاتە خۆیان نیشانە مردم بن یعنی ئەوە چۆن پوتینەکانمانە کوتین بەم ئاسفالتە ئەوە کەلەی سەرێ ئێوەوان لە ژێرە پێی ئێمە بترسی وە خەوفکەی 5 ڕۆڵەی ئەهوازی دایدیان ئێمە وتمان دەستیان خۆش ئێمە وتمان کارە گەورەیەکیان کرد دەوڵەتە ئێران و دەوڵەتە دووە لە دنیا لەبەرەوەی ئەم حرەکەتەوە ئەم تەسویرە تکرارنەوێت و فۆرۆمتیان تێرۆریستیە فەورەن پشتە دەوڵەتە ئێرانیان گرت دەوڵەتە ئێرانێک کە خۆی لە زاهر و سپای پاسدارانی تەرۆریستە هێزە نظامیەکەی تەرۆریستە و ئەهوازیەکان دابوویان لە هێزە تەرۆریستە دەوڵەتە ئێران یاڵەتە متحدەیە ئەمریکا تەسلیەتی وت و مەحکومی کرد دەوڵەتە ئێران فشاری هاورد بۆ دەوڵەتە دانمارک و یاڵەتە متحدەی ئەمریکا فشاریان هاورد ئەهوازیەکانیان گرت 3 ئەهوازیان گرت لە دانمارکە دانێکیان لە هۆلەندا گرت دەوڵەتە ئێران ئێشەکەی ئەوەنە گەورە و لەبەر ئەوەی تکرار نەوێت و نەفەرێکی هەنارد ئەهوازیەکان لە دانمارکە تەرۆرکە نەیتوانی گرتیان کاورای ڕەهبەرە جنبشە ئەلئەحوازیان کێشا تورکیە لە تورکیە ڕەفاندیان ئمڕۆ فیلمی ئەعترافیان لێداگازانی بوو چون حرەکەتەکە جدی بوو ئیقتدارە دەوڵەتە ئێرانی شکاند و دەوڵەتە ئێران بە هەر بەهایەک مەشیایە کارێک بکات کە بیکاتۆ عیبرەت کەسێکی تر جورئەت نەکاو کارە بکات بۆیە لە پێدا نەنیش تا کاورای نەگرت ئەگەر تۆ بۆ خۆت ئەرزش قالوایتە ئیجازەت نەئەدا کەسێ هیمات بشکێنێت جەماعەتی فلستینی هەواپەیمایەکیان دزی بردیانە لای دیدیامین
ئاریەل شارۆن تیمە کۆماندۆکانە ئیسرائیل بوو چوو بۆ فرودگای ئەنتەپە لە ئوگاندا گەشتمانەکەم. گرەوگانگیری فلستینیەکان ئەوەی مەسیحی بوو پیادەیان کرد لە هەواپەیماکە جوولەکەکانیان هێشتۆ نەیانزانی پیرەژینێکیان داوەزاندە بوو نەیانزانی بوو یەهودیە. پیرەژنەکە وەختێگەیە لای ئاریەل شارۆن و کۆماندۆکانە ئیسرائیل وتی ئەرتەشە ئیسرائیل وە چه دەردێگەخوا ئەوا جوولەکە مەزڵوم ئەکوژن. دەوڵەتە ئیسرائیل تەمامە گرەوگانگیرەکانی کوشت. فرودگای ئەنتەپەشی تەکە خاکا یەکسان کرد نیروی هەوایی دیدی ئامینی لە کارخست تا دەفعێتر وڵاتی تر جورئەت نەکا خاک بدا بە هەواپەیما ڕەفێنەکانە ئیسرائیلی فلستینی. چۆن ئەمانە ئێوە لە دنیا ئەوێنن و بەم گەوادانای ئێژن پێشمەرگە مقەدەسە لە هیچ کوێی ئەم سەرزەمینە کە ئێمە احتیاجمان بوو بە هێزێکی نظامی کە مەوجود وێت کەرامەت و خاک و هیمای ئێمە و غرور ئێمە بپارێزێمانە حوزوریان نەبوو. چۆن پێشمەرگەی وەتەنن، چۆن سەربازە وەتەنن. سەربازە وەتەن لە پەرچەم فەرمانەگرێ، لە ملەت فەرمانەگرێ. پەرچەمی خاکی و ئەسلحەکەی ناموسێسی. دە ئەم گەوادانە بەناوە پێشمەرگە چیان بوون؟ ئەم سێ چیانن؟ کوا لەکوێ مەوجود بوو ئەم کاریانە کرد؟ لەکوێ مەوجود بوو؟ پس ئەوەی کە من ئێستا وتم بەو زوانەی کە ئێشێ قداسەتە ئەم مشتەنگریسە ئیبنە قەحبە بشۆرێتەوە لە زەهنە ئێوە بفەهمن ئەوەی من ئێژمی لە ڕووی ئەخلاق وتم، لە ڕووی کەرامەت وتم، لە ڕووی فەزیلەت وتم، لە ڕووی کوردایەتی وتم، لەسەر ئوسول و پرینسیبە نظامیگەری وتم. نظامیگەری ئەمانە سەربازیشیان مەسخەرە کردەکەن ئەم گەوادانە. هەرچی شتە مەسخەرەیان کردەکە. ئێمە چۆن ئەم تەسویرە ئەسێنینەوە بۆ خاتری ئەوەی ئێمە هیچ فکرێک ناکەین، هیچ تەسەورێکمان لە سەرزەمین نییە، هیچ تەسەورێکمان لە وەتەن نییە، هیچ تەسەورێکمان لە کەرامەتە خۆمان نییە. بۆیە هەر کەسێ لەولاوە تێتوانێت تەباتە ملمان، بۆیە ئەتوانێت داگیرمان کە، بۆیە ئەتوانێت تەحقیرمان کە، بۆیە ئەتوانێت تعدامان پێ بکات، چون ئێمە تەکلیف خۆمان نازانین. قسەی ئاخر ئەو شووی تۆ وا کوژیاگەداتەگیان شەهید ڕێگەی دەرپێکەی مەسعود بارزانیە. بڕۆ یەخە بە مەسعود بارزانی بگرێ پولە پێبا. نە شەهیدە کوردە، نە شەهیدە خاکە کوردەوارە، نە شەهیدە ئومەتە کوردیە. شووی تۆ تفەنگچیەکی سووک و چروکی جنایەتکاری بارزانی و یەکێتی وگە. بڕۆ داوای حەقە خۆت لەوان بکە، بە مەردمی مەفرۆشەوە. تۆجۆکەی چون ئەو کوڕی تۆ ئەگەر ئێمە هێز لە دەستمان بێ قودرەتمان بێ ئەمسالی ئەو کوڕی تۆ شووی تۆ ئەتۆپێنین، چون ئەوانە نەوکەران و مزورانە پارتی و یەکێتی و پەکەکە و کۆمەڵە و دموکراتن. سپاهە قودسن، جەندەرمە تورکین، دەوڵەتە فەدراڵە عێراقن. فەهمیت؟ تێگەیت؟ پس ئەم شەهیدە حیزانە بە ئێمە مەفرۆشنەوە، چون ئەگەر بۆ ئێوە وەتەن معنای بوایە لە یەک جێگا ئێمە ئەم وەتەنمانە لە ئێوە ئەدین. ئاگاد لێ بوو خەڵکە ئەرمەنستان پەلاماری پارلەمانیاندا بیگرن. ئەوەنەی ئەرمەنیەکانتان لێ نەهات. وە درۆ دوو جوولەکە لەسەر ماڵی موسڵمانی شەڕیانە. قەرەباغ کوردەوارە،
ئەرمەنی حیز و ئازەری گەواد لەسەر خاکی کوردەوارە کە ماهیەتی بگۆڕن شەڕیانە ئەوەی لەبیر کریا ئەمەسە کە ئەمە خاکی کوردەوارە هەرتکیان دوو بنەجووی ئەرمەنی و تورک لەسەر ماڵە مسلمانێک کە کوردوێ شەڕیان بوو پاکێن ئەو وەنەی حیزەکان ئەرمەنیتان لێ نهات پەلامارە پارلەمانێ بن کونە مشکتان بۆ بووە قەیسەری خۆتان بشارنۆتەیە یعنی دان نەڕزیان فیلمەکانە کەرکووکە ڕۆژە پێش لە هاتن حەشت تەماشاکەن و ڕۆژە دوایش تەماشایکەن خۆتان فش کردووە و یەکێ کلاشنکۆفێکی ژەناوی حیستان کردووە شانتان قوت بابێن و جفتێ لەعل و 40 کیلومتر سرعەتتان بۆ وەختی هەڕاتانە کرد دەی تۆ ئەفەهمی وەتەن چییە تۆ ئەزانی سەربازە وەتەن بوون چییە تۆ خیرەتە واتیا خیرەت تەکانە بە تۆ ئەفەهمی ناموس چییە تۆ ئەفەهمی کەرامەت چییە دەگە بتفەهمیایە نابوو تێتە چەقی یەک لە 500,000 نیروی مسلح و ئەمنیەتی یەک نەفەر تەقەیەکی نەکرد لە فەرماندەیەکی خۆی یەک فەرماندە دەستی لە کار نەکێشاوە کورە نە قارەمانێتی بکە نە جبهەی شەڕ بۆ خۆی بکاتەوە نە بڕوا مەسعود بارزانی بە جورمە خیانەت بگرێ بنە ماڵەی بارزانی بە جورمە خیانەت بگرێ کورە دەست لە کار بکێشێتەوە دەی تۆ بەم ئیبنە حیزانە ئێژی چی بەمانە ئەوەسە کە ئێمە لە بنیاد و نازانین تەکە کێ تەرەفین هەروە لە خۆی و حیزبەکان بۆمان حکوومەتن و حەلیمە کوردستان حکوومەتە و کوردستانە ئازاد کریابە و پێشمەرگەی حیزیان هێزە ملیە و سەربازە و وەتەنە و تەوەجۆکەی بووگە بەمە بێوەی هەش تعریفێ بکەی کاکە تعریفێ لە وەتەن بکەرەوە تعریفێ لە سەرباز بکەرەوە تعریفێ لە ئاڵا بکەرەوە ئەم ئاڵا لە کوێ نمودی هەست چ شکریە سەربازە کێ سەربازە مەسعودە یا سەربازە ئاڵاس سەربازە سەرزەمینە یا سەربازە مەسعودە سەربازە مەسعودە یا سەربازە سەرزەمینە سەربازە جەلالە یا سەربازە وەتەنە کامیان سەربازە کامیانە بۆیە ئەو حرەکەتە مەسعود کردی دانەیە ڕئیس جمهور ئەمریکای نەیەتوانی بیکە ئەیان کوشت ئەو کەسەی وا ئیرلەند شمالیدا بە دەوڵەتە ئینگلیس لەبەرەوەی ئیرلەند جنوبی بگرێ لە قاوەخانەیەکە دانەیە ئیرلەندی ڕۆڵە یەک فیشەکنیا بە تەپڵسەری و تۆپاندی وتی تۆ غەڵەت کرد ئیرلەند شمالی داوە ئینگلیس لە ژێرە ناو ئەوەی کە ئیرلەند جنوبیم گرتگەسوە لێیان هەڵی بووی ئسحاق ڕابین چووە سڵح دانیشتە کە فلستینیەکان دانەیە جوولەکە کوشتی هۆزان کیا کەسەر من چۆن منافقم داپڵۆسیاک چۆن منافقم چ شکلی منافقم آخر هۆزانە ئەحمەق تۆ بە 100 ساڵ گەوادی حیزبەکان تۆ ناتوانی تعریفە کورد بکەی چۆن منافقم یعنی چۆن منافقی ئەەکەم یعنی کوردی قسە بکەم و بە زد کورد قسەکەم دەی حیزە ئیبنە حیزە داپڵۆسیاک من خەریکە مێژم تۆ پیاگووە کورە حیز برای تۆ و شووی تۆ حیزبە گەوادەکەی تۆ لە کەرکووک دەرچوو خۆ من دەرنەچووم حیز من ئامدانە ئەم تێکستانە جواو ئەدەمەوە لەبەر ئەوەی ئەوانەی لەبەر خۆیان ئەم دیبەیتانە گوێ ئەدەن هەمان قسەکە من جواوم داوێتەوە هەرە و لەحزە چون لەم سەرزەمینە فقط ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ کوردیە و حەقیقیە فقط یەک دەنگ مەوجودە هەرچی کارەیەش ئێمە بیکەین شەڕ بکەین فەلسەفە دروستکەین مەتن دروستکەین تەحلیل بکەین هەرچی کارە بکەین ئەگەر من
تەکستەکەم اشتبا دیگە معزەرەت مەسلە حوزورە و خانەمە ئەگەریش دروست بوو کە حەقی بوو بار سوورەت ئەوەی کە بنگەرەکەم بوو ئەمشەو لەم کورتە لایڤە ئشارەی پێ بکەم و بەحسی بکەم لەم دیبەیتە ئەوە بوو کە نەوە تێگەیشتنە ئێمە لە وەتەن لە سەربازە وەتەن لە مەسئلەیە بەناوە قداسەتە ئینسانێکە گیان فدایی ئەکا بۆ وەتەنی مشخص وێ تەنیا کەسێک کە خۆبەخشانە لە کاتە خەتەرە وەتەنە کاروی شغڵی شتێکی ترە و ئەنەوێ لە ئەسڵحەیە بۆ خاتریەوەی لە سەرزەمینی لە خاکی لە کەرامەتی لە وجودی دفاعکە شەهیدە هیچ هێزێکی نظامیە حرفەیە جەهان ناڕواتە قاڵە بە شەهادەت حاڵیتە چون بە دەستورات خەریکە کارەکە بە فەرامین خەریکە کارەکە و هیچ جامعەیەکیش بدهکارە هیچ کەسێ نییە جامعە بدهکارە نیروی خۆبەخشێ کەس کە لەسەر تعریفێکی دروستی سەرزەمینی حزوری بووکە ئەوانەی لە شەڕە داعش بەخۆیان وتکەیانە خۆبەخش درۆزنە حیز بووگن بۆ ئەوەی کە لقمەیەک پولیان دەستکەوێ خۆیان نیاگە ئەو جبهانە چون خۆبەخشەکان لە کەرکووکان نەبوون شەڕیان نەکرد لە خانەقەی نیشانیان کرد لە مووسڵی شانیان کرد لە دووس خورماتووشانیان کرد پس ئەمە گشتی درۆ و تەئاتر و نەمایش و ئەنتەریات و خۆ دەرخستن و خۆ فشۆکردن و بۆ خاتریەوەی زیاتر لەم تەئاترە کوردی پێ نابوودکەن و کوردی پێ مەسخەرەکەن پس ئەمیشە یەکێک لەو ئیرادە گەورانە بوو لە زەهنە ئێمە سەربازە وەتەنمان نییە ئێمە پەرچەممان نییە ئێمە تعریفێکمان لە سەرزەمین نییە کە مؤسسەیەک جێبەجێ بکە یا ئینسانی جێبەجێ بکە لایەوە خۆش